بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرە بابەتێک دەینەوە خزمەت ئێوەی بەڕێز سەبارەت بە لێکدانەوە و ڕاوەکردن و تەفسیرکردنی جوزئی عەممە. تەفسیر بەڕاستی ئامانجی هەرە گەورە لە دابەزاندنی قورئانی پیرۆز بریتە لەوەی کە ئینسان لە معنایەکانی بگا. بۆیە ئەگە تەماشا بکەی شەڕەفی قورئان، گەورەی قورئان لەوەیە ئینسان تێی بگا. بۆیە ئێمە لەو زنجیرە بابەتەی کە ئێمە بۆ ئێوەی بەڕێز لە خزمەتتاندا دەبین لە چەند زنجیرەیەک لە خزمەت قورئانی پیرۆز، لە قورئانی پیرۆزیش لە یەکێک لەو جوزئانە لەو بەشانەی قورئان کە بەشی کۆتایی قورئانی پیرۆزە کە ختام المسکی قورئانە. قورئانی پیرۆز دیارە خوای گەورە سوبحانەه وتەعالە لە چەندین ئایەتی قورئان خوای گەورە بۆمان بازەکە کە پێویستە ئینسانی مسلمان بەڕاستی ورد بیتەوە لە معنایەکانی قورئان، وەکو خوای گەورە سوبحانەه وتەعالە هەڕەشە دەکا لە چێ لەوانەی بێباوەڕن دەفەرموێ ئەفەلا یەتەدەبەڕونە القورئانە ئەم عەلا قولوب ئەقفالوها. ئایا بۆچی ئەو بێباوەڕانە ئەو کافرانە ورد نابنەوە لە ئاەتەکانی قورئان؟ بەڵام هۆکارەکەی چییە؟ بۆیە ورد نابنەوە لە ئاەتەکانی قورئان خوای گەورە دەفەرموێ ئەم عەلا قولوب ئەقفالوها، یاخود ئەوانە لە ناو دڵەکانیان چەندین قفلی زۆر توند لە دڵیان دراوە، مەجال و ڕێگای ئەوە نەماوەتەوە بۆوان کەوا بیر بکەنەوە لەو هەموو ئایاتە پڕ لە سوود و پند و ئامۆژگاریانە لەوەی ڕێگای ژیانیان لە بۆ ڕۆناک کاتەوە. کەواتە قورئان کە خوای گەورە سوبحانەه وتەعالە دای بەزاندووە و کە کەلامی خۆیەتی، خوای گەورە تەفسیری قورئانی بۆ خۆی کردووە. يعني يجيك لشرف تفسير القرآن ويا تفسير القرآن بالقرآن. خواهي قرد فرمي القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث. تفسيري قارعة ما لو دكا ذلك القارعة ما القارعة براششاني سرندي خرشي بزان القارعة أي محمد توز نازاني قارعة دفرمي يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش. حتى كوتاي صورتك كما تبرزان بيغمبري خواص صلى الله عليه وسلم تفسيري تن آياتك لآياتكاني قرآني بيروزي كردوا، وأصحابي بيغمبر صلى الله عليه وسلم كقتابياني مدرسي بيغمبري خوابون زور اشتيان لبيغمبري خوا وردقرت وزور قرنجيان بتفسيري قرآني بيروز ددا. وهروها تابعين لدوايدا، تابعين مجاهد يشيك لطلبة هر نزيك كان عبد الله كوري إمام عباس أو عبد الله كوري إمام عباس بترجمان القرآن مشهور بوا دفرمي همو قرآن ملقى ابن عباس خوين دوا بسياري آيات بآيات كان اللي ذكرت لو آياتاني كوا معنى كان للامرون نبو بزانة تنقوريها قورآن ئینسان تێیبگا. لێ مەبەستی ئێمە لە ڕوونکردنەوەی ئەو جوزئە پیرۆزە کە جوزئی عەممەیە کە ئەو جوزئە تایبەتمەندی خۆی هەیە و باسی لێوە دەکەیت. سێ ئامانجمان هەیە. یەک لەو شتانە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بۆ ئەو خولە دەکەینەوە لەبەرچی ئێمە ئەو وانانە پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین لە بە چەند خاڵێک. گرنگترینشت ئەوەیە ئینسان تێبگاتن، یعنی تێگەیاندن بابەتێکی زۆر مهمە. ئینسان تێگەیشتن لە مانا و مەبەستی قورئانی پیرۆز کە تێگەیشتی ئینجا خۆت پێ بگەینە. پێگەیاندن ئینسان لە قورئان تێگەیاندن بابەتێکی گرنگە، بەڵام ئەوەی دووەم مەرحەلەی دووەم قۆناغی دووەم بریتە لەو پێگەیاندن، یعنی تێگەیاندن لە دواییدا پێگەیاندن ئینجا خاڵی سێم ڕاگەیاندن. ئەو سێ خاڵە ئامانج و مەبەستی ئێمەیە. یەکەمیشە تێبگەین لە مەبەست و مەرامی قورئان بەگشتی و بە تایبەت لەو جوزئەی کە ئێمە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبی. لە دواییدا
پێگەیاندن لۆی پێ بگەین ئیمانمان گەشە بکە دڵ و دەروونمان ڕۆناک بیتەوە و هەروەها مێشک و زاخاومان ئیسراحەت بکە ئەلا بذکر الله تطمئن القلوب و هەروەها لە خاڵی سێم ڕاگەیاندن هەر یەکێک لە ئێمە بزانین ئەو جوزئە چۆن لێی شارەزادە بین ئینجا خەڵکی تری پێ ڕابگەینین و بە خەڵکی تر ڕابگەیدین زۆر گرنگە و کاری پێ بکەین لە ژیانی ڕۆژانە اینجا ئەوەی کە جێی پرسیارە لەبەرچی جوزئی عەممە جوزئی عەممە کۆتا جوزئی قورئانی پیرۆزە یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کۆتا جوزئی قورئانی پیرۆزە دائیمەن هەموو شتێک ئەگە سەیر بکەیت وختامه مسك کۆتایی هەموو شتێک تام و چێژی هەیە هەموو شتێک کۆتاییەکەی تام و چێژی تایبەتی خۆی هەیە لۆیە قورئانی پیرۆز تەمەشا دەکەی لە جوزئی یەکەم کە لە بسم الله الرحمن الرحیم سوورەتی فاتحە هەتا دەگاتە من الجنة والناس ئەو قورئانە پیرۆزە کاتێک کە دەیخینیەوە بەڕاستی کە وردە وردە لەگەری دەڕۆی تێدەگەی تەمەشا دەکەی چەندی دەچیە ناو ڕۆکی قورئان تام و چێژی ئیمان علم و زانست و زانیاری بەڕاستی ئینسان لێی بەدەستدەینیتن و چەندی دەگەیە کۆتایی بەڕاستی بەرەکەتی زیاترە خۆشیەکەی زیاترە بۆیە تەمەشا دەکەی جوزئی عەممە یەکێک لەو جوزئانەیە چەندین تایبەتمەندی هەیە یەکێک لەو تایبەتمەندیانەی ئەو جوزئە ئەوەیە ئەو جوزئە زۆرترین سوورەتی لەخۆ گرتووە یعنی تەمەشا بکە سوورەتی بەقەرە بەتەنیا 2 جزء و نیو تقریبا 2 جزء و نیوە ئالی عیمران 200 ئایەتە بەڵام لە یەک تاکە جزئی قورئان کە جزئی کۆتاییە جزئی عەممەی کە بناسراوە بە جزئی عەممە 37 سوورەتی لەخۆ گرتووە بەڕاستی زۆر مهمە یعنی 37 بەبەست و مەرام یعنی 37 وانە یعنی 37 شتکە لەو سوورەتاندا هەر یەکەم بەباست و مەبەری مەرامی خۆی تێدا لە بۆ ئینسانی موسڵمان لێی وربیتەوە لێ 37 سوورەت یعنی لەو جوزئەدا کۆبوویتەوە بەڕاستی علم و زانست و زانیاریەکی گەلێک زۆری تێدا هەروەکو تەمەشا دەکەی ئێمە لەو سوورەتەدا ئەو سوورەتانە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئێوە سوورەتەکانی کورتکورتە سوورەتەکانی کورتکورتە کۆمەڵێک سوورەتی تێدایە لەو سوورەتانە هەمووی کورتکورت وا دەکەی لەسەر بابەتێک دەڕۆی بە چەند ئاەتە کۆتایی دێ ڕاستەخۆ دەکەی سەر ئاەتە چکە و هەروەها ئاەتەکانی کورتە و سوورەتەکانیشی کورتکورت و پڕمانایە و هەروەها ئەوەی یەکشتر لە تایبەتمەندیەکانی ئەو سوورەتە هەر هەموو ئەو 37 سوورەتە تەرکیز لەسەر یەک بابەت دەکات داکۆچی لە یەک بابەت دەکاتەوە ئەویش بریتە لە تەوحیدی خوای گەورە سوبحانه وتعالى یەکتاپەرستی خوای گەورە باسی بابەتی عەقیدەمان لۆ دەکات کە زۆر گرنگە ئەو بابەتە بەڕاستی بابەتی بیر و باوەڕ خوای گەورە لەو سوورەتە بە جوانترین شێوە لەو جوزئە خۆی دەناسێنیتن خوای گەورە لەو سوورەتە باسی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و ڕۆڵی پێغەمبەری خوا و هەروەها گەورەی ئەو پێغەمبەرەمان لۆ دەکات خوای گەورە لەو سوورەتەدا باسی مرسیل کە ذاتی خۆیەتی کە ئەو قورئانی لە بۆ ئێمە ناردووە و هەروەها خوای گەورە باسی مرسەلیشمان لۆ دەکات کە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم و خوای گەورە باسی ئەو پەیامنێرەشمان لۆ دەکات کە پەیامنێرە لە بەینی ذاتی خوا سوبحانه وتعالى لەگەڵ پێغەمبەرەکەی محەممەد المستەفا کە جوبریلە ئەو جوزئەیە تەئکید لە گرنگترین بابەتی عەقیدە دەکاتەوە ئەوی زیندویبوونەوە و ڕۆژی قیامەت و مەسیر و هەروەها کۆتا مەنزلی ئینسان کە لە ڕۆژی قیامەتی ڕوبەڕووی خوای گەورە دەبتەوە لێیە شەهیدی قورئان سید قوتب ڕەحمەتی خوای گەورەی لێبێتن خوای گەورە پلەی بەرزکاتەوە لە بەهەشت دەفەرمێ هەر کەسێک دوو مەبەست و مەرامی هەبیتن داوای دووشت بکە فعليه بجزء عەممە ئامۆژگاری دەکەم بابەتی جزئی عەممە بخیتەوە ئەو دووشتەتان چیە یەکەمیشت ئەگەر کەسێک دەیوێ عەقیدە و بیر و باوەڕێکی زۆر چاچی لە بۆ دابمەزرێ با جزئی عەممە بخینتەوە بە تایبەت لە ڕۆژی قیامەتێ خاڵی دووەم سید قوتب ڕەحمەتی خوای لەسەر بێ لە فی ظیلال دەفەرموێ ئەگەر کەسێک دەیوێ ببێتە کەسێکی زاهید لە خوا ترس دڵی پڕبی لە ئیمان گەیەکی ئیمانی هەمیشە و هەرگیز بەرز بی دەفەرمێ با جزئی عەممە بخیتەوە
بەڕاستی جزئی عەممە بابەتێکی زۆری لە خۆ گرتووە لە بابەتەکانی عەظەمەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. هەروەکو ئەو جزئە خوای گەورە خۆی دەناسێنی بە عەبد و بەندەکان لە ڕێی مەخلوقاتی خۆی، یعنی ئەو سوورەتە تەئکید لە بابەتی تەوحید دەکاتەوە، تەوحیدی ڕوبوبیە بە تایبەت و لە دواییدا تەوحیدی ئولوهیە. هەروەکو لەو سوورەتەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا ذاتی خۆی ما پێدەناسێنی بە ئەسما و صفاتی خۆی، بە قودرەت و عەظەمەتی خۆی. خوای گەورە سەرنجمان ڕادەچێشی لەو جزئەدا لە بۆ دروستبوونی ئەو کەون و کائیناتە، لە ئاسمان، لە ئەستێرە، لە خۆر، لە مانگ، لەو زەویە و لەوەی لەسەر زەوی هەیە وەوەی لە بن زەویە، لە چیاکان، لە هەموو شتەکان بەگشتی. ئەوە بەڕاستی تایبەتمەندیەکی ئەو جزئەیە. بۆیە ئێمە لە خزمەت ئێوەی بەڕێز لە چەند وانەیەک دەچینە خزمەت جزئی عەممە وردە وردە لەگەڵیدا دەڕۆین. اینجا شێوازێکی تری ئەو ڕاوەکردن و برین تەفسیرەی ئێمە لە بۆ جزئی عەممە چەند خاڵێک دەگرتەوە، یعنی لە چەند تەوەرێک ئەمە لە خزمەت ئێوەی بەڕێز دەبین. خاتەوەری یەکەم ئەوەی کە لە جزئەدا باسی دەکەین بەڕێزان و خۆشەویستان ئەوەیە. یەکەم خاڵ لە بۆ تەفسیری کردنی هەر قورئان یان هەر بڕگەکی ئەو سوورەتانی کە دێینە خزمەت ئێوەی بەڕێز، یەکەمین شت پەیوەندی ئەو سوورەتە لەگە سوورەتی پێشی. ئەوە یەکەم، یاخود ئەو بڕگەی کە ئێمە باسی دەکەین لەگە بڕگەکەی پێشی وەکو لێک بەستنەوە کە پێی دەوترێت ئەتەناسب، واتە نسبەت و پەیوەندی ئەو بەشە لەگەر بەشەکەی پێشی یان ئەو سوورەتە لەگە سوورەتی پێشی. خاڵی دووەم کاتێک کە دەچینە سەر تەفسیری ئاەتەکانی قورئانی پیرۆز پێشوەی تەفسیر بکەیت ئەو وشانەی کەوا مانایان قورسە لە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست وشەکانتان لە بۆ ڕۆن دەکەینەوە، یعنی کەلیمە و معنایەکەی بە کورت و پوختی پێشکەشی ئێوەی بەڕێز دەکەین. لە خاڵی سێم تەفسیرێکی کورتی ئاەتەکان دەکەین، دەچینە سەر تەفسیری ئاەتەکان بە ئیزن و یارمەتی خوای گەورە. خاڵی چارەم دەچینە سەر ئەو پند و دەرس و وانانەی لەو چەند ئاەتەی کەوا تەفسیرمان کردیان لەو سوورەتەی کەوا ڕۆنمان کردەوە و باسمان کردیان. خاڵی کۆتایی هەر بابەتێک کە پەیوەست بی بەو سوورەتە یان بەو بڕگە بەو چەند ئاەتانی کە لەو بڕگەی ئێمە پێشکەش ئێوەی بەڕێز دەکەین، ئەگەر حکمی شەرعی بی یاخود ئەگەر ئیعجازێکی قورئانی تێدا بی یان بابەتێکی فقهی تێدا بی، ئەویش لە بۆ ئێوەی بەڕێز ڕۆن دەکەینەوە بە ویست و یارمەتی خوای گەورە ئینشاء الله. ئێستا دەچینە سەر سوورەتی یەکەم لە جزئی عەممە، ئەویش بریتێ لە سوورەتی ئەنەبە. بەڕێزان و خۆشەویستان، سەرەتا پەیوەندی جزئی عەممە لەگە جزئی تەبارەک چ پەیوەندیەکەیە؟ لە جزئی تەبارەک خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەتی یەکەم باسی عەظەمەت و گەورەی و میهرەبانی و گەورەی خۆی دەکا. لە دواییدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە هەمان شێوە باسی پەیامی پێغەمبەران دەکات، چەند پێغەمبەرێک وەکو پێغەمبەر نوح عليه السلام، وەکو موسا پێغەمبەر و هەروەها عیسا پێغەمبەر، پەیامی ئەو پێغەمبەرانە لە جزئی تەبارەک باز دەکاتن و هەروەها پەیوەندی ئەو پێغەمبەرانە لەگەر ئومەتەکانیان و لە ڕۆژی قیامەتێ چۆن ئەو پێغەمبەران دەبنە فریادە ڕەس و ڕزگار بووی خەڵکەکە هەم لە دنیا هەم لە ڕۆژی قیامەتێ. بەڵام لە جزئی عەممە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەگشتی باسی پەیامی پێغەمبەر دەکا بە تەئکید، یعنی بە تایبەت تەنها تەرکیز ئەو بابەتەی دەکاتەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئەوە پەیوەندی لە نێوان ئەو دوو جزئە. اینجا کۆتا سوورەتی جزئی تەبارەک بریتێ لە سوورەتی مرسەلات. خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی چەند بڕگەیەک دەکاتن لەو سوورەتەدا کە 5 ئاەتە کە باسی ڕۆژی قیامەتە. خوای گەورە باسی چەند بابەتێکی تایبەت دەکاتن، سوێندی پێدەخوا لۆ تەئکیدکردنەوە لە ڕۆژی دوایی و هەروەها مەصیر و مەبەستەکانی ئینسان بەگشتی. بەڵام خوای گەورە لە سوورەتی ئەنەبە هەواڵێکمان پێدەدا کە هەواڵی ڕۆژی قیامەتە و هەروەها ئەو قۆناغانەی ژیانی ئینسان کەوا لە پێش دایک بوونی و لە دواییدا لەگەر ئەو ژیانی دنیای کە تێیدایە و لە کۆتاییدا کاتێک کە ئینسان دەگەڕێتەوە ڕۆژی قیامەت لە دوای مردن و هەروەها قۆناغەکانی ڕۆژی قیامەتمان خوای گەورە لۆ بازەکە. واتە
مەسیر و مستقبل و دوا ڕۆژی ئینسانمان لە بۆ ڕۆن دەکاتەوە خوای گەورە لەو سوورەتە پیرۆزە. ئێستا دەچینە خزمەت بەشی یەکەم بڕگەی یەکەم لە سوورەتی ئەننەبە. سوورەتی ئەننەبە کە بەعەممە یەتەساءەلوون باس کراوە بریتیە لە چل ئاەت. بڕگەی یەکەم لە ئاەتی یەکەم هەتا ئاەتی 16 ئەوە بابەتێکی یعنی کۆمەڵە ئاەتەکن مەقتەعەکە ئەو کۆمەڵە ئاەتە پەیوەندیان بە یەکترەوە هەیە، یعنی بە تایبەت خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو بڕگەی باسی چمان لۆ دەکا؟ باسی هەواڵی ڕۆژی قیامەتمان لۆ دەکا. ئەو دنیایی کەوا خوای گەورە بە نیزام و سیستەمێکی زۆر تۆکمە داینایە، بەڵام ڕۆژێک دادێ ئەو سیستەمە هەمووی ئاوەژوو دەبێ، هەمووی دەگۆڕێ، هەمووی گۆڕانکاری بەسەر دادێ. اینجا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو بڕگە باسی ئەومان لۆ دەکا. لە بڕگەی دوایی لە بڕگەی دووەم خوای گەورە باسی گۆڕانکاری لەو سیستەم و نیزامی ژیانی ئەو بوونەوەرە دەکاتن کو گۆڕانیان بەسەر دادێ. لە بڕگەی کۆتایی خوای گەورە عاقیبەت و مەسیری ئینسانمان لۆ ڕۆن دەکاتەوە. ئەدی ئینسان مەسیری چی لێدێ؟ ئەوە زانیمان خۆر و مانگ و عەرد و ئاسمان و چیاکان هەمووی گۆڕانیان بەسەر داهات، ڕۆیشتن و نمان. ئەی ئینسان ئەدی تو بەرەو چێن دەدەچی؟ عاقیبەت و مەسیری تو چییە؟ خوای گەورە لە کۆتاییەکەی ئینە لیلمتەقینە مەفازە و هەروەها کەوا باسی مەسیری ئینسانی متەقی دەکا لەگەڵ للطاغینە و هەروەها لە بۆ تاغی و کافر و بێباوەڕەکانمان لۆ باز دەکاتن. ئێستا مانای چەنووشەیەک بە کورت و پوختی. نەبە واتە هەواڵێکی گرنگ و گەورە کە لێرە مەبەست یان پێ مەبەست قورئانی پیرۆزە یان ڕۆژی دواییە، بە هەردووچی تەفسیر کرایتەوە لەلای زانایان. و هەروە یەکێشتر لەو مانایانەی کە پێویستە ئێمە هەروەستەی لەسەر بکەین وشەی میهادە. میهادە کەلیمەی میهاد واتە لانک، یعنی شوێنی حەوانەوە، شوێنی کوو لانک بە زمانی عەرەبی دەوترێ مەهد واتە شوێنی حەوانەوەی ئینسان، یعنی زەوی شوێنی حەوانەوەی مرۆڤەکانە. و هەروەها خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرموێتن سوباتە. وشەی سوبات واتە مدبوون، واتە سڕبوون، واتە حەوانەوە و ئیسراعەت، کاتێک کە ئینسان لە حەوانەوە و ئیسراعەت دابیتن. و هەروەها وشەی مەعاش واتە بژێوی، یعنی بژێوی پەیداکردن ئینسان لەو شتانی لە ژیان دەکە مرۆڤ پێویستی پێ هەیە. سەبعەن شیدادە واتە مەبەست لێرە پێ هەر حەفت طەبەقەکانی ئاسمانە. سیراجەن واتە خۆر، مەبەست لێرە سیراج لێرە مەبەستی پێ ڕۆژە. وەهات واتە چرای، وەکو چرای ڕۆژی خوای گەورە سوبحاندووە، وەکو چرایەکی پڕشنگداری ڕۆناک. و هەروەها موعسیرات لێرە واتە هەورە کوشراوەکان، لێرە بە معنەی هەور دێ، بەڵام جۆرێکی تایبەت لە هەورە واتە هەوری کوشراو. ئەلفافە واتە چڕوپڕ، یعنی ئەو باغ و بیستانانەی چڕوپڕە لقەکانیە چوینەوە ناو یەکتر. ئەوە مانایەکانی مانای چەنووشەیەک بە کورت و پوختی. ئێستا دەینە سەر تەفسیری ئاەتەکان بە کورت و پوختی لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان، خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە دوای ئەوەی کە دەفەرموێ بسم الله الرحمن الرحیم لە ئاەتی یەکەم دەفەرمێ عەمە یەتەساءەلوون. عەمە وشەی عەمە ئەسڵی خۆی عن ما، بەڵام لێرە بە جێرەی قاعیدەی صرفی ئیدغام پەیدا بووە، نونەکە ساکینە، میمەکەش متحرکە، دەغم بووە لەگە یەکتر بوویتە عەمما، بەڵام ئەلفەکەش لە دواییدا لە بۆ تەخفیف حەذف بووە بوویتە عەمما، کەواتە وشەی عەمما لە عەن مایە. معنای چی عەنما؟ واتە لە چی؟ یەتەساءەلوون پرسیار دەکەن. یعنی لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو ئاەتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی حاڵی مشریکەکانی سەردەمی پێغەمبەر دەکا لە خەڵکی مەککە. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات باسی مردنی کرد، باسی زیندووبوونەوەی کرد، باسی ڕۆژی دوایی کرد، بۆیە ئەوان پێیشتە پێیان شتێکی زۆر سەیر بوو. چۆن دەبێ مرۆڤێک بژی لە پاشان زندی بیتەوە؟ کاتێک کە دەبتە خۆڵەمێش، کاتێک کە هێزکەکانی هەمووی دەڕزی،
چۆن مرۆڤ زیندی دەبێتەوە لێ لێرە خوای گەورە دەفەرمێ عەممە یەتەساءلون ئێوە لە چی پرسیار دەکەن لە هەواڵێک لە شتێک کە خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی کردووە ئەوە قسەی پێک خوای گەورەیە سوبحانەه وتەعالا بۆ ئێوە ملکەز دابن ئەو ئەمر و فەرمانەی خوای گەورە سوبحانەه وتەعالا عەممە یەتەساءلون بۆ سەرتان سوڕ دەمینێ ئینجا لە پاشان یاخود لە دەربارەی ئەو قورئانە ئێوە پرسیار دەکەن لێرە گوتمان کاتە پرسیارەکانی وان یان عنی النەبەئی العەظیم ئەوان کە پرسیار دەکەن لە چی عنی النەبە لە هەواڵێک بەڵام ئەو هەواڵە عەظیم کەلیمەی نەبە گوتمە عنی هەواڵێکی گرنگ کە سەرنجی ئینسان ڕابچێشی بەڵام خوای گەورە وەصفی ئەو هەواڵەمان دەکە بەچی العەظیم هەواڵێکی زۆر گەورە لێرە دەگوتمان ئەو هەواڵەی کە کافرەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم مشریکەکان کەوا پێیان شتێکی سەیر بوو لە بینی یەکتر پرسیاریان لێ دەکرد یعنی پرسیارەکە لێرەدا ئەوە بووە لە یەکتریان پرسێ چۆن دەبیشتی وابی یعنی پێیان وابوو ئەو شتە مەحاڵە نابی شتێکی وا ڕووبدا لە دەربارەی چی لە دەربارەی زیندی بوونەوەی مرۆڤەکان یاخود لە دەربارەی هاتنی ڕۆژی قیامەت یاخود لە دەربارەی هاتنی قورئانی پیرۆز ئەوان پێیان وابوو ئەو قورئانە نابی کەلامی خواوی دەیانگوم ئەساطیر الأولین ئەفسانەی قسەی پێشینەکان بووە یان دەیانود ئەو قورئانە لە دانراوی خودی محەممەدە یان دەیانگۆ ئەوە شاعیرە وەکو شعرێک محەممەد لۆخۆی هۆنیتیەوە و هەروەها دروستی کردووە خوای گەورە سوبحانەه وتەعالا دەفەرمێ عنی النەبەئی العەظیم لە هەواڵێکی زۆر گەورە و گرنگ و گرنگ ئەنگۆ پرسیار دەکەن کە دەبا ئێوە ئەو پرسیارە نەکەن بەڵکو دەبا لە جیاتی ئەو پرسیار و ڕاڕایەی ئێوە ڕاستەخۆ ملکەز بانایە لە ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەرەکەی خوا الذي هم فيه مختلفون أو هوالي كوا إيوتيدا راي جياتياتنا هي مختلفون بزانة تمشابك براني بريس خوشويستان مختلفون اختلاف شتشي زور خرابة اختلاف زور ذا سرنجامك إنسان دبا برو خرابة كاري مختلفون أوان راي جياي خرابي أنهبو يقدر يقول شاعرة يقدر يقول قرآن شعرة يقدر يقول سحرة يقدر يقول أو كهاني كاهينة كان له محمد يان هينايا بويل أنزام هر هميان أواني أو رايان هبو زور بيان بخرابترين عاقبة سود ولا روج قيامتش شرمزاري دنيا وقيامت بون خواي يقول بأبو لهب اقدر تبد يدا أبي لهب بزانا كلا سيعلمون خواي يقول فمي بلام كل شيء كلا واتردانا ودم كنت كدني وانا كلا نخير ئەوەی ئێوە ئەو بیر و بۆ سونەتان هەیە وانییە هەڵەن ئەدی سەیەعلەمون لە داهاتووەکی زۆر نزیک تێدەگەن کە ئەو قورئانە کەلامی خوای گەورەیە سوبحانەه وتەعالا ئەوە یەکێک لە ئەعجازی قورئانە بزانە خوای سەیەعلەم لە نزیک زۆرێک لەو کەسانی کە کافری زۆر سەرسەخت بوون دژایەتی پێغەمبەریان دەکرد بەو قورئانە ئیمانیان هێنا بڕوایان بە ڕۆژی دوایی هێنا یەک لەوانە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیمامی حەمزە کە ئەوانە پێشتر کافری زۆر سەخت بوون زۆر سەرسەخت بوون بەڵام لە دواییدا بوونە گەورەترین پیاو کەوا دیفاعیان لەو دینی خوای گەورەیە کرد ثم كلا سيعلمون لە دوایی تر جارێکی خوای گەورە تەئکید دەکاتەوە وەکو دڵدانەوەیەک لۆ پێغەمبەری خوا کەلا نەخێر ئەوانە بە هەڵە داچوون وانی ئەو بیر و بۆ چونەیوان سەیەعلەمون لە داهاتووەکی نزیک زۆر بە چاکلۆیان ڕوون دەبتەوە و دەزانن ئەو قورئانە کەلامی خوایە و ڕۆژی قیامەتیش دادێت و مرۆڤەکان زیندی دەبنەوە ئەلەم نەجعل الأرض مهادا خوای گەورە فەرمێ ئێوە سەرنج بدەن ورد ببنەوە لە عەظەمەتی ئەو خوایە خوایەک لە هیچەوە ئەو بوونەوەی بەو شێوە دروست کردیە ئایا دەبی لای خوای گەورە زەحمەت بی مرۆڤەک دروست بکاتەوە لە دوای ئەوەی کە مردیە ئایا لای خوای گەورە زەحمەتە پەیامێک بنێردیتە سەرزەوی کە قورئانی پیرۆزە نەخێر ئەها سەیر بکەن ورد بنەوە لە عەظەمەتی خوا ئەلەم نەجعل الأرض مهادا خوای گەورە لێرە ئوستوبی پرسیار لۆمە بەکاردێنی ئایا ئەلەم نەجعل الأرض ئایا خوای گەورە سوبحانەه وتەعالا زەوی نەجێڕاوە بەچی میهادا دانەناوە زەوی وەکو لانکۆڵەیەک وەکو شوێنی حەوانەوە کەلیمەی مەهد یعنی شوێنی حەوانە و چۆن منداڵێک دەخرێتە ناو لانک لانکەکە دەهەژێ و ئەو لانکە دەبی جێگایکی نەرمی هەبی
بەرزە لە زەوی و هەروەها شوێنی حەوانەوەی ئەو منداڵێ، یعنی ئارامتری شوێن ئەو کە منداڵەکە تێیدا بخەوی ئەو لانکەیە. لۆیە تەمەشا بکە مرۆڤی لەسەر زەوی ئەو زەویە سەرچاوی ڕزقی مرۆڤە، ئەو زەویە شوێنی ژیانی مرۆڤە، ئەو زەویە شوێنی دەرهێنانی ئاو کە سەرچاوی ژیانە. لۆیە بەڕاستی زەوی یەکێک لەو شتانەیە کە خوای دەفەرمێ ورد بنەوە بزانە خوای گەورە ئەو زەویەی بەو شێوەی جێڕاوە کە مایی بژێوی و ئیسراعەتی ئێوە لەو زەویەیدایە. وەلجیبالە ئەوتادا ورد بنەوە لەو چیایە خوای گەورە ئەو چیایەی لەسەر ڕووی زەوی داناوە کە وەکو چی ئەوتادا وەکو مێخەک. زان مێخەکتیا یعنی کو سنگەکی لە عەردی بچەقی دابنەیلەوەی کە شتێکی پێ بەستیەوە. زەویش زانایان دەڵێن چەند تویتە بەرزە لە ئاسمانێ کە ئەوەی لە ئێمە دیارە بە قەدرای ئەوەن دەستوتە ناو ناخی زەوی وەکو سنگێک لە عەردی چەقیندراوە لۆ ڕاگرتنی ئەوەی زەوی، یعنی لۆ ڕاگرتنی ئەوەی کە ئەو زەویە بەولادا نەکەویتن. بزانە لە دواییدا خوای گەورە دەفەرمێ وەسەرنجی خۆتان بدەن، خۆتی خۆتان ئەی مرۆڤەکان تەمەشا بکەن وەخەلەقناکم ئەزواجا، ئێوە هیچێک نەبوون بەتیان بێکتر دەبی، زەواجێکی شەرعی دەکەن بەیەک دەگەن. کاتێک کە ئێوە گەیشتنە یەکتر سبحان الله بە ئەمر و فەرمانی خوا لە یەک دڵۆپە ئاو مرۆڤێک خەلق دەبیتن. ئەو کوڕە ئەگەر هەتا مردنێ ژنینەینی بە هیچ نەوعەک منداڵی نابی، ئەو کچە هەتا مردنێ ئەگەر مێردینەکە منداڵی نابی. وەخەلەقناکم ئێوەمان دروست کردووە ئەزواجە لە نێر و مێک. ئەدیۆ عەظەمەتی خوا نییە. لۆیە زەواج ئاەتەکە لە ئاەتەکانی خوا ئینسان کاتێکەوە لێی وردەبتەوە. وەجەعەلنا نەومەکم سوباتە، و هەروەها ئێمە لەوەی کەوە ژیانتان لۆ ئەوەی کەوا تەوازونی ژیانتان هاوسنگ بی ئێمە کاتێکەوە شەومان داناوە لەگەڵ ڕۆژ. لۆیە هەستاینە چمان کردووە خوای گەورە وەجەعەلنا و ئێمە نەومەکم خەومان لە بۆ ئێوە جێڕاوە بە مایت سوباتە، ئەو خەوە وەکو مای ئیسراعەتە لەوەی کەوە ئینسان جارێشت نوێ بیتەوە. وشەی سوبات یعنی متبوون کو ئینسان سڕ دەبی کاتێک کە دەنوێ ئینسان هەموو ئەندامەکانی لەشی بەڕاستی دەکەوتە ئیسراعەت. بزانە لۆیە هەموو گیان لەبەرێک ماوەیەکی هەیە لە سووری ژیانی مت دەبیتن سڕ دەبیتن، مار لە زستانە سڕ دەبیت، شک لە زستانە سڕ دەبیتن. خوای گەورەش لە بۆ ژیانی ئینسان هەتا بەردەوام بی بەشێک لەو 24 سەعاتەی ڕۆژێ شەو ڕۆژ ماوەیەکی داناوە لە بۆ ئیسراعەت و لەوەی کەوا بخەوی و ئیسراعەت بکاتن. وەجەعەلنا اللەیلە لیباسا، اینجا ئەو خەوەمان خستە چ کاتێک شەو، ئەو شەوەش وەجەعەلنا اللەیل شەومان لە بۆ ئێوە جێڕاوە لیباسا وەکو پۆشاک. شەو طەبیعەتی وایە عەیب و عاری ئینسان دادەپۆشی، کاتێک ماندی و شەکەتی کاتێک کە لە شەودا نووستی ئیسراعەت دەکەی، کاتێک لە دەرێ ئیش و کار دەکەی کە دێ و ماڵێ جەوت دەگۆڕێ، خۆشی ژیانت خواردنەوەت ئیسراعەتت پاردانەوەت هەمووی لە ماڵەکەتدا. لێ شەو بەڕاستی داپۆشینی عەیب و عاری ئینسانە، هەروەکو چۆن ئینسان عەیب و عاری بەو جورکەی دادەپۆشرێ. و هەروەها شەو زینەتە خۆشیە. لۆ تەمەشاکە ئێستا ئەو جور و بەرگە جوانیەک دەداتە مرۆڤ، شەویش بەڕاستی ئیسراعەت و شنگ و تاقەت دەداتە ئینسان. کابراەک ئیش دەکە لە سبەینی هەتا ئەیوارێ 12 ساعت 13 ساعت زۆر ماندی و شەکەت و هیلاکە، بەڵام شەو کە دەنووی سبەینی هەر دەستەوە هەمان وزەی ڕۆژی پێشی لە بۆ دەگەڕێتەوە. بزانە کەواتە شەو یەکێکە لە نیعمەتەکانی خوا. وەجەعەلنا النەهارە مەعاشا، و ئێمە ڕۆژگارمان لە بۆ ئێوە داناوە بە مایەی مەعاش، یعنی پەیداکردنی بژێوی ژیانی خۆتان. وبنينا فوقكم سبعا شدادا، ورد بنەوە سەرنج بدەن ئایا هەر ئێمە نین ئەو ئاسمانی لەسەر سەرتان دایە. وبنينا بینامان کردووە دامان ناوە. بینا عادتەن لە عەردی دروزەوی وەیە خوای گەورە سەرنجمان ڕادەکێشی ئەو ئاسمانەمان وەکو بینایەک دانایە، بەڵام بینا لەسەر چی؟ تەنها بە جاذبیە، بە قانونی جاذبیە ئەو ئاسمان ڕاوەستایە. سبحان الله ئەو ئاسمانە 7 طبقە یەک لەسەر یەک بەبێ ئەوەی کەلێنەکەبی، بەبێ ئەوەی اختیلافەکەبی، بەبێ ئەوەی یعنی عەیبەکی تێدا بیتن. خوای گەورە فەرمێ
فوقكم لصري خوتانا ورد بكنا وسيد بكن 7 شدادا 7 طبقي آسماني زور توكمي زور تندي زور تاك وجعلنا سراجا وهاجا وإما روجمان لو آسمان داناوا وكتي سراجا وكترايك ترى عادتي ويا آقرا تيشكا داتوا يعني هم قرمي هيا هم روناتي لو يخواي من السراج وهاجا وكو برشنقدار بلا مانك خواي يقول الله هم شو في قمرا منيرة باسي سراجناك تكون مانك تيشي خوي للروج وردة جديدة داتو بلام هاتي الروجا هم قرمي تيدايا هم روناتي تيدايا لو يلي بسراجا باسي كديوكو ترى عاتن آقري هيا روناتي شي هيا وهاجا برشنقدار يعني تيشكا كاني بهمو تا دوري خوي دهاويش تيشكا كاني دنيا روناك دكاتوا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا انزا ايوه ورد ببنوا من المعصرات لو هو كشرايانا واتا اما لو جياني دنياي كلنو ايوه لبو ايوه مانداناوا هستاين تسماك دي هورك مانداناوا لو هورا زختك دروز دبي ببالا باستويشي كوا زختي جوي او هورانا تصردبتوا كتبوا معصرات هورك دكشري اوي ليلة تخواري ماء اوك بلنت اوك ثجاجة وشي ثجاجة يعني اوك بخور بليزما او دي تخواري سبحان الله او كدي تخواري بيك زارينا تخواري او كدي تخواري دي حمو يعني او شويني كهورة كده يكتوا زور بنرمي بدزواني بشك ديت خواروا لنخرج به حبا ونباتا لويج ايما او اوامان بوشوي دا بزان دولود تنها ما بستيك او يكوا لنخرج به تاكو بهوي او شيم بكين بروينين حبا دانا ويلا ونباتا وجيا وقور زانت مشاكل نبات لبو مروفو اجل انسان جياني بي بريودتي ادي نبات بجويه كاويش بهما شيوا هم مروف هم اجل سودي لدبيني وجنات الفافا وهروها تندين باغ بستاني زور تندين باغ باغاتي ترو بر الفافا كتويت الناوي يكتل ترو بريان باهوي او بارانوا درويتو شين دبيتن بريزانو خوشويستان بكرتو بوختي تن خالشي كرتو بخد دردين لو تن آية بيروزة يكم هاتني روجي قيامة ياخد راستيتي قرآن هيش شكو قماني تيدانيا حقيقتك النابي هيت كسك شكو قماني ليهبي هر كسك شكو قماني هبي لازين ديبونو روجي قيامة ياخد ليك حرفي قرآن بي كافر دبيتو دبي إنسان أقدار بي خالي دوام دبي إنسان بزاني تنخواي يقول سبحانه وتعالى أقربية وإنسان خواي بناسي باشترين ريقا لو ناسيني خواي قورا مخلوقات كاني خواي قوريا او بونا وريا بوي خواي قورا راستا خوصرندي ايمي راتشا لبو دروس كراوة كاني خوي يكا يشتل لو سودو قازانداني كايما ورد بقرين ايما دبي بجري قرآن جياني خو من بريب كي دبي ايما سود لزوي وقري برعاسي زور مهمة لسآستي تاك لسآستي حكمته ولات ايما سود لو خاكا وقرين يعني ما يبجي يعني إنسان لو دبي أو كسي كواف كشتو كال دكا أو كسي كواف جياني خوي بري ودبا دبي بزاين سرتسا ويبجي جياني إنسان أو خاكو زوية دبي إما خاكو نشتماني خو ما خوش بوية هاد بستيشي خاك يعني جياني مروف واروها خالي يشتلو خالي توارب لو سودو بنداني كبيوست إما لي وقري جياني آساي بري بمجيري قرآن نابي استا بزور بداخو زور كس ببي تنها بهوا وآرزوي خوي شوي كرتا روجي كرتا شو بشو بخبرها بالروج دنوي او بيتواني سيستمي قرآن خواي قرد في شو لبو إسراعتا روج لبو هولو كوشوشو هول دانا لو او كساني وارا كان زور ذات تأثير لا جيان يندكا لبجيوي جيان يندكا تأثير لميش يندكا تأثير لخندين يندكا دبي إنسان زور أقدار بي أويك خوالو يدانا باش تنشر أو شتيا خالي يشتر أويك زوزور قرنقا بريزان وخوش سويستان سرتساوي رزقي إنسان لدو شويرا يكتشيان لآسمانك بدستي خوايا يكتشيان لزويا كخواي قورا دايناوا بوي باراني آسمان هو كاري رزقا
نەک ڕزق بیتن واروها هەوڵ و کۆششی ئینسانیش دەبی لەو زەویە خۆی ماندی بکە ئینجا ڕزقی بەدەست دێتن و باشترین شت کە خوای گەورە وەکو ڕزقێک باس کرد خاڵی شەشەم ئەوەیە دانەوێڵە بەگشتی و هەروەها نەباتات و گژ و جیا و یەکێک لەو شتانێک کە خوای گەورە ئاماژەی پێدەکە بە تایبەت باغ و باغات هەم سوودی ڕزقی هەیە بژێوی ژیانی ئینسان زۆر جار مرۆڤ دەتوانی پێی بەدەست بینی و هەم مای جوانی و یعنی خوای گەورە لەگەرەوەی کە باسی خۆراکی دەرونی مرۆڤ دەکا باسی خۆراکی شتێک دەکە کە ڕوحیە کە بینینە شتە جوانەکان لە چی لەو باغ و باغات و لە سەرنجدان لە بوونەوەری خوای گەورە لەو کەسانەمان بجێڕیکە بە ئەهلی قورئان بین و هەروەها شارەزا بین لە قورئان دەپاڕین و لە خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە و خوای گەورە لەو قورئانە بەهرەمەند و سودمەندمان بکە والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.